ڕۆژتان باش بیسەرانی هێژە با یارمەتیە و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 18 هەیلولی 2024تان پێشکەش دەکەم. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە مستەفا قەرەسوو لە بەرنامەیەکی تایبەتی میدیا خەبەر بەشدار بوو سەبارەت بە گۆشەگیری لە ئیمراڵی و هێرشی داگیرکاری و قڕکاریەکانی تورکیا هەڵسەنگاندنی کرد. مستەفا قەرەسووتی پێویستە هەنگاوی ئازادی لە هەنگاوی دوومدا بگاتە ئامانجی خۆی و جەختی کردەوە ئەم پرۆسەیە لە ڕوانگەی ڕێبەراپۆوە پرۆسەیەکی زۆر گرنگ بووە کە ئاجندای ئازادی ڕێبەراپۆ لە هەموو جیهاندا بووە بە پرۆسە. هەروەها قەرەسوو باوردی ئاماژەی بەم خاڵانەدا خۆبەخشی زۆرێک لە فیلسوف و ڕۆشنبیران بۆ ڕێبەرەتی گەورەی و سیمای ڕێبەرەتی بۆ هەموو جیهان بڵاو کردەوە واتە خەبات دەرەنجامی هەیە. پارێزەران لەگەڵ CPT و دەمەمە کۆبوونەوە واتە دادگای مافی مرۆڤی ئۆروپی. ئەو نامەیە کە 69 خاوەنی خەڵاتی نۆبێل بانگەوازیان بۆ کرد کاریگەری لە سەردەمەمە و CPT هەبووە. ئەو دامەزراوانە ناچار بوون وڵام بدەنەوە و ئێستا دەبینین کاوردەوردە فشار دەخرێتە سەر دەوڵەتی تورکیا. ئەم هەڵمەتە هەم لە تورکیا و هەم لە ئەوروپا تەشەنەی سندووە. ساڵی دووهەمی هەڵمەتەکە ساڵێکی گرنگە بۆ دەستەبەرکردنی ئازادی ڕێبەرایەتی وەک دەزانین لەم دوایانەدا 1500 پارێزەر لێدوانیاندا. مافی هیوای ڕێبەر ئۆجەلان لە ئەنجومەنی وەزیران هەڵدەسەنگرێت و بەڵام پێویستە کەمێک زیاتر جدیەتی پرسی کورد و سەرکردایەتی تاوتوێ بکرێت چونکە تورکیا بڕیارەکانی 10 ساڵ پێشی لا بەرچاو ناگرێت و پێویستە فشارێکی جدی بخرێتە سەری. نابێت کەس لە بەردەم بڕیارەکانی پێویست بە سەرکردایەتی بێدەنگ بێت و ئەم جۆرە ڕێبەزانە سیاسین و قبول ناکرێن. دوای ئەوەندا ململانێ و گوشار پێویستە ئەنجومەنی ئەوروپا لەم دیدارەدا دۆخێکی جدی لە خۆی نیشان بدات و هەروەها قەرەسوو جەختی کردەوە ڕێپێوانی گەنجان بەردەوامە و فستیڤالەکە دەنگێک دەبێت بۆ ئازادی سەرکردایەتی. هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر کللتور و زمان و هەڵپەڕکێی کوردی و سیاسەتی جنوساید دەبێ ببێتە هۆی ئەوەی کا فستیڤاڵی کولتوری بەهێزەوە بەردەوام بێت. پێویستە هەمووان بەشداری فستیڤالەکە بکەن. پێویستە ڕۆشنبیرانی ئەوروپا هێزا دیموکراسیەکانی کۆمەلگای ئەوروپی باجددی بەشداری فستیڤالەکە بکەن و دەنگی خۆیان بەرز بکەنەوە. لە سیانزەی تشرینی یەکەم لە باکوور کی گەورە بەڕێوە دەچێت لە شارە گەورەکانی تورکیا بەشداریکردن لە هەڵمەتی ئازادی ڕێبەراپۆ بەڕێوە دەچێت. دیموکراتەکان لە تورکیا بۆ ئایندەی ئازادی و دیموکراسی لە تورکیا نابێت لە بەردەم ئیمراڵی بێدەنگ بن و دەبێت دەنگی خۆیان بخەنە ناو بزوتنەوەکەوە. هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرچی ئازادەکانی کوردستان بەردەوامە و لە بەرامبەردا گەریلاکانی ئازادی کوردستان بەرخودانێکی مێژووی بەڕێوە دەبن و ڕۆژانە گورزی کوشەندە لە داگیرکەران دەوەشێنن. با گوێرەی زانیاریەکان گەریلاکانی ئازادی کوردستان لە ناوچەی زاپی سەر بە هەرێمەکانی پاراستنی مەدیا بە تکنیکی تایبەت چالاکیان ئەنجامدا و 6 سەربازی داگیرکەریان سزاداوە. ڕێپێوانی درێژمەودا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بە پێشنگایەتی بزوتنەوەکانی گەنجانی کورد و گەنجانی ئینتەرناسیۆنالیست لە دووەم ڕۆژدا بەردەوامە. گەنجان پێشەوەی لە ناوەندی شاری هەم دەست بە ڕێپێوان بکەن لە بەردەم وێستگەی شەمەندەفەری ناوەندی هەڵپەڕکیان کرد و نامیلکیان دەربارەی سیستەمی گۆشەگیری و قڕکردنی ئیمراڵی خوێندەوە. گەنجان دووپاتیان کردەوە تا بەدیهاتنی ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد و کوردستانی ئازاد پێداگرن لەسەر درێژەدان بە تێکۆشان. کەسانی دەوروبەر بە گەرمی پێشوازیان لە چالاکی گەنجان کرد. لە چالاکیەکەدا هەروەها بڵاوکراوە دەربارەی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد دابەشکران و پاشان گەنجان بە دروشمی بژی سەرۆک ئاپوو و بەبێ سەرۆک ژیان نابێت لە شەقامەکانی هام ڕێپێوانیان درێژە پێدا.
دوای داگیرکاری تورکیا لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا لە لادەی پێشتری ناحیەی دیاربەکر لە شاری لیجە دەستی بە جموجۆڵی داگیرکاری کردووە. لە هێرشەکەدا ژمارێکی زۆر سەرباز و تیمی تایبەت و پاسەوان و کۆنتراکان بەشداریان کردووە. ناوچەکانی لیجە ڕووباری سارۆم، زیکتە و شەهید ڕەمزی بە هێلیکۆپتەر و فڕۆکە بردومان کراون. زۆرێک لە گوندەکانی ناوچەکە گەمارۆ دراون. باس لەوەش کراوە کە هێشتا جموجۆڵی سەربازی لە ناوچەکەدا بەردەوامە. میدیاکانی حکوومەتی فاشیست دەڵێن کە لەو هێرشانەدا دوو گەریلا بە ناوەکانی زیرەفتای و فەهمی باشکورد شەهید بوون و زانراوە تەرمی دوو گەریلاکە کە دەوترێت لە ناحیەی لیجە لە دیاربەکر شەهید بوون کە ئەندراوەتە پەیمانگەی پزیشکی دادوەری دیاربەکر. ئەنجومەنی جێبەجێکاری کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە ساڵیادی تێرۆرکردنی دنیز جەودەت بولبوون ناسراو بە دنیز هێوی ئەندامی کەنەکە کە لە 18 ئەیلولی ساڵ 2023 لە نووسنگەی کەنەکە لە هەولێر لەلایەن میتی تورکەوە شەهید بووە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی کەنەکەدا هاتووە هەرچەندە لایەنە ئەمنیەکان لە سەرەتادا ڕایانگەیان کە بکوژەکە دەستگیر کراوە، بەڵام دواتر ڕاگەیاندرا کە هەڵاتووە و لە هەرێمی کوردستان نەماوە. دوای نزیکەی ساڵێک و دوای چەند دانیشتنێک دوجار دادگای تاوانەکانی هەولێر دوو کەسی با تۆمەتی تێرۆرکردن و سیخوڕیکردن بۆ دەوڵەتێکی دیکە بە یاسای دژە تێرۆر سزای 27 ساڵ زیندانی هەتایی بەسەر دوو تۆمەت باردا سەپاند. لە ڕاگەیاندراوەکەی کەنەکە هەروەها ئاماژە بۆش کراوە لە کاتێکدا یادی ساڵیادی تێرۆرکردنی دەنیز دەکەینەوە. دەنیز خزمەتکاری وڵات و زمان و کولتوری کورد دەکەینەوە کە کوردستان لە ژێر داگیرکاری و هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانیدایە و تێرۆر بووەتە دیاردە و خەڵکی مەدەنی و ژن و منداڵ و ڕۆژنامە نووس ڕۆژانە دەکرێنە ئامانج. هیچ کەسێکی ئازادی خواز و دژە داگیرکاری دڵنیانە لە ژیانی خۆی. هەروەها کۆنگرەی نەتەوەی کوردستان داوا لە دام و دەستگا فەرمیەکانی عێراقی فدراڵ و هەرێمی کوردستان دەکات ئەرکە دەستوری و یاساییەکانیان بەرامبەر خاک و گەل جێبەجێ بکەن. دەشڵێت جارێکی تر ڕۆحی شەهید دەنیزی تین و ئازادی و خزمەتکاری کولتور و زمانی کوردی شاد بێت و وەک هەمیشە بۆ کاروانەکەتان بە وەفا دەبین و تا سزادانی بکوژ و داڵدەدانیان لە خەبات بەردەوام دەبین و کەیسەکەش هەر بە زیندوی دەهێڵینەوە. فدراسیۆنی کوردستانیانی ئازادی ئەڵمانیای ڕۆژهەڵات فەدکورد بە ڕاگەیاندراوێک بانگەوازی کرد بۆ بەشداربوون لە 32هەمین فستیڤاڵی نێونەتەوەی کەلتوری کورد لە فرانکفورت. لە ڕاگەیاندراوەکەی فەدکورددا هاتووە ڕێبەراپۆ لە نێو دیوارەکانی ئیمراڵی لەژێر سیستەمی گۆشەگیری و ئەشکەنجە و قڕکردن ڕاگیراوە. ڕێبەراپۆ لەوێ بەرخۆدانێکی مێژووی دەکات گەریلاکانی ئازادی کوردستان لە چیاکانی کوردستان دژی تەکنێکی هەرە پێشکەوتوی دوژمن بەرخۆدان مەزن دەکەن. هەروەها ئەوەشیان ڕاگەاندووە ئێمە لە ئەوروپا گۆڕەپانی بەرخۆدان دەکەینەوە. 32هەمین فستیڤاڵ دژی قڕکردنی کەلتوری کورد ئەنجام دەدەین و دەڵێن وەرن لە 21 ئەیلولی 2024 لە فرانکفورت پیشانی دوژمنی بدەین کە ئێمە دەست لە کولتور و ڕێبەرەتی خۆمان بەر نادەین. بە پێی زانیاریەکانی پامنێری ڕۆژنیوز لە مەخموور لە شەوی ڕابردووەوە فڕۆکەی بێفڕۆکەوانی چاودێری بە نزمی و بە بەردەوامی بەسەر کەمپی پەنابەرانی شەی ڕۆستەم جوودی مەخمووردا دەسوڕێتەوە. سوورانەوەی فڕۆکەکە تا ئێستاش بەردەوامە، بەڵامەوەی جێگای سەرنجە تەنها بەسەر کەمپەکەدا دەسوڕێتەوە. هەرچەندە ڕوونیە فڕۆکەکە هیچی وڵاتێک بێت، بەڵام گومان دەکرێت هی دەوڵەتی داگیرکاری تورک بێت. جێیاماژەیە 16 ئەم مانگا دەوڵەتی داگیرکاری تورک هێرشی کردە سەر باخچەی ماڵێکی کەمپەکە. هەروەها ڕۆژی دەیمانگیش دەوڵەتی داگیرکاری تورک بە فڕۆکەی بێفڕۆکەوان ماڵێکی لە کەمپی مەخموور بردومان کرد و لە ئەنجامدا سێژن بریندار بوون. پەرلەمانی عێراق لە کۆبوونەوەی ئەمڕۆیدا هەمواری پرۆژە یاسای دەستگای شەیدانی پەسەند کرد، بەوەش کە سوکاری شەیدان لە ناوچە دابڕێنراوەکان سوودمەند دەبن لە هەموو شایستەیەک هاوشێوەی تەواوی شەهیدانی عێراق. دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە کۆبوونەوەی ئەمڕۆدا پەرلەمانی عێراق هەمواری پرۆژە یاسای دەستگای شەیدانی پەسەند کرد لە هەموارە نوێیەکەدا تەواوی ئەو پێشمەرگانە لە ناوچە دابڕێنراوەکان شەهید بوون بە فەرمی وەک شەهید لە
لا مزراوەی شەهیدان دەناسرێن. هەروەها دکتور بڕیار ڕەشید ئاماژەی بەوەش کرد پێشتر کە سوکاری شەهیدان لە ناوچە دابڕێنراوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سوودمەند نەبوون لە هیچ شایستەیەک دوای ئەم هەموارە تەواوی ئیمتیازاتی کە سوکارێکی شەهید هاوشێوەی تەواوی شەهیدانی عێراق دەیانگرێتەوە. کاردانەوە و ناڕزایەتیەکان دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان بەردەوامە و لەو چوارچێوەیەدا مامۆستایانی ئاینی لە شارۆچکەی سەی سادق لە سنووری پارێزگای سلێمانی دەڵێن بەرپرسانی کورد بۆ پاراستنی ژیانی تایبەتی خۆیان داگیرکەرانیان هێناوەتە سەرخاکی کوردستان با درۆن هاوڵاتی مەدەنی شەهید دەکەن. بەڵام بە نیسبەتی ئەوەی کەوا ئەم وڵاتانە تەعاداکەنە سەر ئەم خاک و نیشتیمانی ئێمە ئەوە ئەتوانم بڵێم چەندێکی لەوانەیە ئەوە بێت کە بێهێز تەماشامانەکەن هۆکارەکەی خۆشمانیتیایە ئەوانەی کەوا کاربەدەستی ئەم وڵاتان لەوە چێ خۆیان بۆ خۆیان بە نەوعەما لەگەڵ ئەو وڵاتانە ئیشەکەن ئیشیان بۆکەن هەر کەسێکیان ببینی لە وڵاتە بۆتە پیاوی ئەوانەویش بێگانیانێ ناوە لە ترسی خۆیان بۆ پاراستی خۆیان دەستیان کرۆ بە گیرفانی ئەو وڵاتانە ئیتر بۆتە وڵاتە بۆتە تەلاتینی ئەو وڵاتانە ئەگینا حەقی خۆیەتی هەموو وڵاتێ سەروەری خۆی پارێزراو بێ سنووری خۆی پارێزراو بێ و ئێمەش وەکو هەرێمی کوردستان جێی خۆیەتی بەڵام لەوانەیە زۆری ئەتوانم بڵێم خەتاکە خەتای خۆمانیتیایە ئێمە بە هەموو شێوازێ هەر وڵاتێک تەعاداب کامان پێمان ناخۆشە چ فارز بێت چتور بێ ئێمە شاخی خۆمانە لە وڵاتی خۆمان و ڕشیدی خۆمانە بە ئازادی و بە ژیانی خۆمان بشین. نەگەر خاکی نەبوو خۆشی نییە بەداخەوە ئێمە زۆر جار مەسلەی ئەم وەلا نەبوون و خۆشنەویستنی خاکە ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات چونکە بەشکرا فرۆشرا ڕێزی نیشتیمان نەگیرە گەنجەکانمان بەداخەوە لایەن بۆ نەما وڵاتیان جێڵا زێدی خۆیان جێڵا ئەوسا تەرحیل و تعریب ئەکرا ئێستا خۆمان بەدەستی خۆمان تەخریب ئەکەین گەنجە جوانەکان ملی هەندەران و ڕێگەی هاتو نهاد ئەگر نەبەر زێد و خاک و وڵات جێڵن بەداخۆ خاک خۆشەویستە نیشتیمان گەورەیە پیرۆزە بەڵام مع الأسف دەسەڵاتی کوردی نەیتوانیوە ئەو خۆشەویستیە لە ناخی هەموو تاک و گەنجێکە زین و بکاتەوە کە خاکمان خۆش بێ. سزای لە سێدارەدانی حاتەم ئوزدەمیر زیندانی سیاسی کوردی هاوڵاتی کوردستانی تورکیا لە لایەن دیوانی باڵای ئێرانەوە پەسەندکرا. ئەم زیندانی سیاسیە لە مەی ساڵی 2024 لە لایەن لە قیسەی دادگای شۆڕشی ئیسلامی ورمێەوە بە سەرۆکایەتی دادوەر نەجەفزادە بە تۆمەتی محاربە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپا بوو. لە ڕۆژانی ڕابردوودا دیوانی باڵای ئێران سزای لە سێدارەدانی بۆ ئەم زیندانیە سیاسی کووردە وەک خۆی پەسەند کردەوە دوای دەرکردنی ئەو سزایە لەلایەن لە قیسەی دادگای شۆڕشی ئیسلامی ورمێەوە و تانەدانی پارێزەرەکەی لەو حکومە دۆسیەکەی حاتەم ئۆزدەمیر بۆ تێهەڵچوونەوە ڕەوانەی بەردەم دیوانی باڵای ئێران کرابوو. جیاماژەی حاتەم ئۆزدەمیر هاوڵاتی کوردی خەڵکی کوردستانی تورکیا لەگەڵ گروپێکی چەند کەسی لە ئەندامانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچە سنووریەکانی چاڵدران کەوتنە بۆ سەی هێزەکانی قەرارگای حەمزەی سێدولشوهەدای سوپای پاسدارانی ورمێەوە. ناوچەکە کەوتوبووە بەرگول لە باران و تۆپبارانی ئەو هێزانە و حاتەم ئۆزدەمیریش بە برینداری لەسەر خۆچوو بوو دەست بەسەر کرابوو. ئەم ئەندامەی پارتی کرێکارانی کوردستان سەرەتا گوازرایەوە بۆ دەست بەسەرگەی دەستگای ئیسلاحاتی سوپای پاسدارانی ورمێ و بۆ ماوەی 50 ڕۆژ خرایە ژێر لێپرسینەوە و ئەشکەنجەوە. دوجاریش لە 19 ئابی 2019 پاش کۆتایی هاتنی لێپرسینەوەکان ڕەوانەی زیندانی ناوەندی ورمێ کرابوو. ئارمان نەوشادی هاوڵاتی خەڵکی دیواندەڕا لە ماڵەکەی خۆی لەم شارەدا لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە با بێ مۆڵەتی یاسایی دەست بەسەر کراوە. هەروەها ئارمان سادقی هاوڵاتی خەڵکی سنا لە بەردەم دوکانەکەی لا شەقامێکی ئەم شارەدا لەلایەن هێزەکانی دەستگای ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە ئەویش دەست بەسەر کراوە و گوازراوەتەوە بۆ دەست بەسەرگەی شەهرامفەری ئەم دەستگا سەربازی ئەمنیا لە شاری سنا. هەردووکیان لا کاتی دەست بەسەرکراننا لە مافی دیداری بنەماڵە و وەرگرتنی پارێزەریش بێبەش کراون. جیاماژێ لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا شەپۆلێکی نوێی بانکێشکردن و دەست بەسەرکردنی چالاکان هاوڵاتیان و بنەماڵەی دادخوازانی کوردستان دەستی پێکردو و تا ئێستا لاینی کەم 23 هاوڵاتی و چالاکی کورد لە شارە جیاوازەکانی
ڕۆژهەڵات لەلایەن هێزەکانی وزارەتی ئیسلاحات و دەستگای ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراون و چواردە چالاکی پیشەی مامۆستایانی کوردستانیش لەلایەن دادسەرای گشتی و شۆڕشی سنەوە بانکێشکراون. لالایەکی تریشەوە بە پێی سزای دادگای پێداچوونەوەی پارێزگای کوردستان حکمی ئومید قەدیمی بە ساڵێک بەندی دواخرا و بە سزای نەقدی سزادرا. ناوبرا و پێشتر لەلایەن دادگای شۆڕشی دیواندەڕا بە تۆمەتی ئەندامەتی لا پارتێکی دژبەری ڕژێم بە 32 مانگ بەندی تعزیری بە تۆمەتی تەبلیغ دژی ڕژیم بە 8 مانگ بەندکردن و بە تۆمەتی بڵاوکردنی درۆ بۆ تێکدانی هیزری گشتی بە سزای نەقدی سزادرا بوو. ئومید قەدیمی برای فواد قەدیمی لە گیان بەخکردوانی ناڕزایەتیە سەراسەریەکانی ئێران لەلایەن هێزەکانی ئەمنی لە دیواندەڕەت دەست بەسەر کرابوو. جێیاماژەیە فواد قەدیمی لە ناڕزایەتیە سەراسەریەکان با گولەی هێزەکانی ئەمنی کوژرا بوو. ساڵێک بە سەر تێرۆرکردنی شەهید دەنیز جەودەت ئەندامی کەنەکە تێدەپەڕێت. وێڕای سزادانی دوو تاوانبار بەڵام بکەری سەرەکی و ئەندام و ئەفسەرانی میت کە دەستیان لا کردەوەکەدا هەیە و بە فەرمانی ئەوان ئەنجام درراوە هێشتا بە ئازادانە دەسوڕێنەوە و دەستگیر نەکراون و پەدەکە دەیان شارێتەوە. هاوکارانمان لەم بارەیەوە دۆسیەکان ئامادە کردووە بابەیەکەوە گوێ لێ بگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان بمێنن لا خێر و خۆشیدا. دوای ساڵێک میتەکانی پشتیوەرکردنی شەهید دەنیز لەکوێن؟ ساڵێک بەسەر تیرۆرکردنی شەهید دەنیز جەودەت ئەندامی کەنەکە تێدەپەڕێت. وێڕای سزادانی دوو تاوانبار بەڵام بکەری سەرەکی و ئەندام و ئەفسەرانی میت کە دەستیان لە کردەوەکەدا هەیە و بە فەرمانی ئەوان ئەنجام دراوە هێشتا بە ئازادانە دەسوڕێنەوە و دەستگیر نەکراون و پەدەکە دەیان شارێتەوە. دەنیز جەودەت بولبوون ئەندام و نوێنەری کەنەکە لە باشووری کوردستان دوایەوەی بەهۆی فشارەکانی دەوڵەتی تورکەوە زێدی خۆی لە گەڤەری باکووری کوردستان بەجێ هەڵێت ڕوو دەکاتە ڕۆژاوای کوردستان. پاش 3 ساڵ مانەوە لە نێو شۆڕشی ڕۆژاوادا بە خەونی پێگەێنانی یەکڕیزی لە ساڵی 2019 بەری خۆی دەداتە باشووری کوردستان و لە هەولێرەوە لەژێر چەتری کۆنگری نەتەوەیدا هەوڵی نزیکردنەوەی کەسایەتی و لایەنە سیاسیەکان دەدات. شەهید دەنیز لە ڕۆژی 18 ئەیلولی ساڵی 2023 لە نووسینگەی کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە هەولێر کاتێک بەتەنها دەبێت دەستی ڕەشی خیانەت و میت پێی دەگات و لە هێرشێکی چەکداریدا شەهید دەکرێت. دوای تیرۆرکردنەکە بە بەرچاوی کامێرەکانی چاودێریەوە بکەری سەرەکی کردەوەکە هەڵدێت و لەلایەن پەدەکەوە ون دەکرێت. لێکۆڵینەوەکان لەسەر ڕووداوەکە چیان ئاشکرا کرد؟ دوای تیرۆرکردنی شەهید دەنیز جەودەت بەهۆی داواکاریەکانی خانەوادەکەی و فشارە بەردەوامەکان لە ئاستی ناوخۆ و نێودەوڵەتیدا ئێزامیەکان ناچار بوون دەست بە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکەن. لەو چوارچێوەیەشدا دوو کەسیان بە ناوەکانی جیم سین و نون عا بە تۆمەتی هاوکاریکردنی بکەری سەرەکی دەستگیر کرد و ڕۆژی دەی ئەم مانگە دادگای دوی تاوانەکانی هەولێر سزای زیندانی هەتا هەتایی بەسەریاندا سەپاند و کەنەکە و پارێزەرانی کێسی تیرۆرکردنی شەهید دەنیز ئەو سزایە بەکەم دەبین و داوا دەکەن سزاکە بگۆڕدرێ بۆ لە سێدارەدان و بڕیارەکەی دادگا تەمیز دەکەنەوە. هەر ئەوەندە نا بەڵکووە دوو تاوانباری دەستگیرکران لە لێکۆڵینەوەکاندا دانیان نا بە تاوانەکەیان داوڕایان گەیاند کە 8 کەسی دیکە لە کردەوەکەدا تێوەگلاوە. ئەو کات ئەوەشیان خستە ڕوو کە کاریان بۆ میت کردووە و چەندین ئەندام و ئەفسەری میت داڕێژەری پلانی تیرۆرکردنی شەهید دەنیزن. لە ئێستاشدا بەنێو شارەکانی باشووری کوردستاندا بە ئازادی دەسوڕێنەوە. هەروەها باسی ئەوەشیان کرد ئەو میتانە تۆڕی بەرفراوانی سیخوڕیان لە هەموو شارەکانی باشووری کوردستاندا دروست کردووە. ئەمەش هەر هەمان گروپن کە هەر یەک لە شەهیدان مامۆستا شەماڵ، ناگیهان ئاکەرسەل، حسێن ئاراسان، شوکری سەرحەد و فڕیار سلێمان و سەبری تۆپراک و زەکی چەلەبی و حسێن تورەلەیان تیرۆر کردووە. ئەمە لە کاتێکدا شەقامەکانی هەموو شارەکانی باشووری کوردستان تەندراوە بە کامێرەی چاودێری و هیچ کەسێک بە هیچ جۆرێکیش ناتوانێت خۆی لە چاوی کامێراکان قوتار بکات. بەڵام ئەندامانی میت و هاوکارانیان وەک بەرزەکی بانان بۆی دەردەچن و لە ژێر دەسەڵاتی پەدەکەدا خۆیان مەڵاز دەدەن. جگە لە کردەوە تیرۆریەکان ئەو گروپە لە زەمینەوە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک ئاراستە دەکەن و کۆردینەیان پێدەدەن تا وڵات پارێزان و هاوڵاتیانی مەدەنی و منداڵان بە ئاماز بگرێن. جێی سەرنجیشە
دوای چەند خولەکێکی کەم لە هەر بردومانێک دەستگای بەناو دژە تیرۆری پەدەکە و وتەبێژی میت ڕاگەیەندراوی پڕ لە چاواشەکاری بڵاو دەکاتەوە و ڕەوایەتی بە هێرشەکان دەدات. لە ئێستادا بکەری سەرەکی کردەوە تیرۆریەکە و ئەندام و ئەفسەرانی میت لە دەرەوەی زیندانەکاندان و تا ئێستا دەستگیر نەکراون. ئێمە دەپرسین دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان کەی ئەو گروپە دەستگیر دەکەن و بە سزای خۆیان دەگەێنرێن، یاخود پەدەکە کەی دەست لە هاوکاریکردنی داگیرکەران و دوژمنانی کورد هەڵدەگرێت و چی دیکە تاوانباران؟